من دکتۆر هۆگرم، دیزاینەری ئینشایی بینایی نالی تاوەر لە شاری دایک. بیناکە پێکهاتووە لە بینایەکی بەرز کە 46 قاتە و بەرزترین بینایە لە سلێمانیا کە ئێستا لە بواری جێبەجێکردندا. ئەم بینایە خۆشبەختانە لەسەر چینێک بەردی زۆر بەهێز دانراوە کە فاکتەرێکی باشە بۆ ستیبڵەتی و سابتی بیناکە بۆ بەرزیە زۆرە. 120 پاڵمان بەکارهێناوە لەژێر بیناکە کە بریتە لە پایی کۆنکریتی شیشدار بە قوڵی 11 بۆ 13 مەتر چۆتە ناو ئەو چینە بەردەی ژێر بیناکەوە. و هەروەها سیستەمی بیناکە، سیستەمی هەیکەلی بیناکە بریتە لە دووەڵ سیستەم. دووەڵ سیستەمیش بریتە لە ڕینفۆرس کۆنکریت شیروەڵ، ئەواتە دیواری کۆنکریتی شیشدار کە تایبەتە بۆ بەرگەکردنی بوومەلەرزەوە. هەروەها سپێشیڵ مۆمنت فریم، واتە پایە و جسری کۆنکریتی شیشداری تایبەت بە هەروەها بۆ بەرگەکردنی بوومەلەرزە. بە جۆرێکە ئەم تەوزیعاتە کە پایە و جسرەکان ئەتوانن بەلایانی کەمەوە لە سا 25 زیاتری هێزی بوومەلەرزەکە هەڵگرن و هەروەها لە سا 75 ئەتوانرێت لەلایەن دیوارەکانەوە هەڵبگیرێت.